میوانێکی تایبەتمە بێت زانە تۆفیق بەگ کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی تایبەت بە دۆخی یەکێتی ئێستا قسە دەکەین نەک یەکێتەکەی جاران جیاوازی یەکێتی جاران و یەکێتەکەی ئێستا دەخینە ڕوو کا یەکێتەکەی ئێستا زۆر بێباکە بەرامبەر با کەس و لایەنگرەکانی تەنانەت بەرامبەر با کەس و کاری شەهیدان و خانەوادەی ئەنفال کراوانیش ئەمانە کۆمەڵی گفتوگۆ بن لە نێوان من و میوانەکەم کە وەک ئاماژەم پێکرد کاکزانە تۆفیق بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت یەکێتی ئێستا جیاوازە لە یەکێتەکەی جاران کە کۆمەڵێک شۆڕژگەڕی لە خۆگرت بوو یەکێتی ئەزانێت ئاگادارە کە چی بەسەر دۆخی خۆی هێناوە یاخۆ خۆی لە ناو چۆنەڵێ مەدهۆشیە کە ئاگای لێ نییە لە دەوروبەر چی پێوە دەوترێت و چۆن لێی دەڕوانرێت بەڵێ پێشوکی بەیانی بەڕێزت باش بەیانی بینەرانی کەناڵی کوردستان 24 باش دیارە بەندە کاندیدە بە ژمارە 28 لەسەر بازنەی سلێمانی ساوەڕێزی تایبەتیم بۆ دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان و دەوروبەری شاری سلێمانی و بازنەی سلێمانیە دیارە قۆناغی ئێستا کە ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنین و لە شاری سلێمانیدا بەداخەوە یەکێتی نیشتمانی کوردستان لە پرۆپاگەندەکانیە کۆمەڵێک دروشمی بێ بنەما و کۆمەڵێک دروشم بەکارێنێ کە دوورە لە واقعی سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستانەوە دیارە یەکێتی پێشتر عنی یەکێتی نیشتمانی کوردستان لە پێش ڕاپەڕینی ساڵی 91 لە دوای ساڵی 91 کۆمەڵێک با بڵێن ڕێکەوتنیە بۆ لەگە پارتی دیموکراتی کوردستانەوە پارتیش ڕێزی لەو ڕێکەوتنە گرتووە بەڵام بەداخەوە ئەم یەکێتی کە ئێستا هەیە بە هەموو توانایەکەوە هەوڵی ئەوەدا کە ئەو ڕێکەوتنانەی کە لە پێشتر و لە مێژووی یەکێتیدا لەگە پارتی دیموکراتی کوردستانە کراوە هەمووی پێشێل بکە یەکێتی ئێستا لە ڕووی جەماوەری خۆیانەوە لە ڕووی پێگەی خۆیانەوە لە ئاستێکی زۆر لاوازدان و جەماوەری یەکێتی نیشتمانی کوردستان هیچ متمانی بە یەکێتی نەماوە ئەگەر باشترین بەڵگە باس بکەین لەسەرەوە بابەتاوی ژەوەیە بەشێکی زۆری دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا نیگەرانن لە یەکێتی و دوورکەوتنەوەتەوە لە یەکێتی و بەشێکی زۆریشیان هاتوونەتەوە لای پارتی دیموکراتی کوردستان وەکو تاکە حیزبی سیاسی حیزبی نەتەوەیی و گەڕاونەتەوە لای پارتی و لە ژێر با بڵێن فەرمایەکانی مەرجەعی کورد کاوی جەنابی سەرۆک مەسعود بەرزانیە ئەوەی کە ئێستا دەبینرێت بۆ خولی شەشەمی پەرلەمانیش ئێمە دەتوانین شرۆڤەی لەسەر بکەینەوەی ژەوەیە کە یەکێتی پێم وایە لەم هەڵبژاردنەدا سەرکەوتن بەدەست نایەنێت و ڕێژەی دەنگەکانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو دابەزینە ڕوا و بنەماڵەی شەیدەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆژ بە ڕۆژ نیگەرانیان لەسەر لێدوانەکانی سەرۆکی یەکێتی هەیە لەگەڵ بەشێک لە سەرکردایەتی یەکێتی ئەمەش دەرخەری ئەو ڕاستیان کە یەکێتی لە ناو بنەماڵەی شەیدەکانیشە ئەو هێزەی نەماوە ئەو بڕوایی نەماوە بۆیە من بە ئەکیدیەوە قسەیەکەم بە یەقینەوە قساکەم کە یەکێتی و سیاسەتی یەکێتی توانای ئەوەی نەماوە کە ئیدارەی ئەندامان و لایەنگرانی خۆی بدات نەک تەنیا لە کوردستانە بەڵکو لە شاری سلێمانیدا باشە کاکزانە ئەو یەکێتیەی جاران کە باسیەکەین باسی یەکێتی شاخەکەین کۆمەڵێک لەو پێشمەرگە بە ئەزمونانەی کە لە شاخ بوون دواتر بوونەوە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستاش وەلا نراون ئەمە تا چەند نیشاندەری ئەوەیە کە ئەم یەکێتیەی ئێستا ڕێز لە ئەزمون ڕێز لە خەبات و ڕێز لە خوبوردەی ئەو پێشمەرگە دێرینانە ناگرێت و هەر بە ئاسانی بەلاویانێت تەنانەت بە ئەزمونەکانیشیانەوە بەلایەنەوە ئەنێت بەڵێ خۆی یەکێک لە قەباعەتەکانی سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە کە وەفای بۆ خەباتی دەستەی دامەزرێنەرەکانی حیزبەکەی خۆی نییە ئەمەش باشترین بەڵگەیە باشترین دەرخەری ئەو ڕاستیە ئەوەمان پێ دەڵێ کە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو فۆرمێکی سیاسی وەکو حیزبێکی سیاسی توانە سیاسەکانی خۆی لە دەزاوە و یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستادا پێم وانییە ئەو یەکێتیە بێت کە لە سەردەمی خوا لێ خۆش بوو هەڤاڵمان جەلالدا هەبێت و سیاسەتی ئەوەی کە خۆیان پیانەگو سیاسەتی چەپکە گوڵ لە ئێستادا گۆڕاوە بۆ سیاسەتی تەشیدکردن بۆ سیاسەتی بەکارهێنانی هێز بەرامبەر بە دۆستەکانی خۆیان بەرامبەر بە قیادی سیاسی خۆیان بەرامبەر بە بەو هەواڵانەی کە لە دوێنێدا لە شاخدا دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتمانی کوردستان بوون ئەمانە وا دەکات کە بە هەموو پێوەرەکان یەکێتی توانای خۆی لە دەستدابێت و متمانی خۆی لە دەستدابێت لەلایەن جەماوەری یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئەمڕۆ شتێکی
شتێکی شێوە بیرێنامەوە عفوشتێکەوە بیرێنام وە گەیارمەتیم بێ ئاماژەی پێ بدەن ئەویژەوەیە عنی بەڵێ سبەینێ بەداخەوە یادی 16 ئۆکتۆبەرە یادی ئەو خیانەتەیە کە برادرانی یەکێتیشمانی کوردستان لە قەزەی قەومی کورد لە قەزەی نەتەوەیی کورد کردیان بەرامبەر بە بەلەدەستدانی لە سەدا 50 خاکی کوردستان. ئەمە باشترین بەڵگەیە کە سبەینی یادی 16 ئۆکتۆبەر باشترین بەڵگەیە کە وامان لێ دەکات لە ئێستادا بیکەینە بە بنەما بۆ دەنگەکانی یەکێتیشمانی کوردستان کە قەناعەتێکی تەواو بەوە هەیە وەکو بربژێرێکی ژمارە 28 لەسەر بازنەی سلێمانی کە لە چەند ڕۆژی داهاتوودا لە کاتی دەنگدان لە کوردستان یەکێتیشمانی کوردستان توانای ئەوەی نییە کە زۆرینەی دەنگ بەدەست بێنێ هەر بۆیە هەل ئەمە ئادەم ڕوانگەیەکەوە کاکە خەڵکی کوردستان متمانە و قەناعەتێکی تەواویان بە پارتی دیموکراتی کوردستان هەبێت. ئەمە باشترین بەڵگەیە کەوا دەکات یەکێتیشمانی کوردستان لە دۆخی ئێستایدا لە دۆخێکی شڵەژاودا بێت وەکو حیزبێکی سیاسی خەڵکی کوردستان متمانی پێ نەبەخشێتەوە. باش کاک زانە باسی وەفات کرد لە باسی وەفایە دەمەوێت باسیەوە بکەین هاونیشتیمانیان لایەنگرانی یەکێتی ئەمەی کە یەکێتیە تازەکەی ئێستا کە هەیە لایەنگرەکانی تۆ بڵێ خوێنیان سوورتر بێت لە خوێنی شەهیدانی پێشتر کە هەر لە ڕیزی یەکێتیە گیانیان سپاردووە بۆ خاک و نیشتیمان یاخود بۆ خانەوادەی ئەنفال کراوان خوێنی ئەمان سوورترە وەفایان بۆ ئەمان هەیە بۆ ئەوانیان نییە یا ئەمانش هەر وەکوان هیچ فەرقێکی نییە ئەگەر لە سلێمانیش کۆمەڵی خەڵک شەهید بکرێت هەر ئەم یەکێتیە تازەیە ئامادەی ئەوەی تیانێ بڵێت خانەوادەی شەهیدان و خانەوادەی ئەو کەس و کارانەی کە ماونەتەوە بە خەڵمان نات بۆمان گرنگ نیێمە بە ساختەکاریە توانین بچینە پێشەوە چ جیاوازی هەیە لە نێوان خوێنی ئەمان و ئەوانی تر؟ خۆی بەڵێ من خۆم کوڕی شەهیدم وەیەکێکشم لەو کەسانەی کە هەم سیاسەتی حیزبەکەم و هەم سەرکردایەتەکەی پارتی دیموکراتی کوردستان و هەم سەرۆک مەسعود بەرزانی کە تاکە مەرجەعە لە هەرێمی کوردستانە لای ئێمە شەهید یەک شەهیدە شەهیدی کوردستانە بەڵام ئەوەی جێگای داخ و نیگەرانیە لای باڵێن یەکێتیشمانی کوردستان وەکو پێشتر لە وەکو حیزبێکی سیاسی کە کاریانەکە ڕێزیان لە شەهیدی خۆیانە کرد پێشتر لە پێش ڕاپەڕین تا خوا لێ خۆش بوو هەواڵ مام جەلالیش مابوو بەڵام لە دوای قۆناغی با بڵێن مردنی هەواڵ مام جەلال و هاتنی ئەم با بڵێن سەرکردایەتی کە ئێستا هەیە جیاکاریکی گەورە دەکەن لە نێوان شەهیدانی ڕابردویان و شەهیدانی ئێستایانە و باشترین بەڵگەش کە لە بەردەمی ئێمەدایە کە دەمانتوانین قسەی ئێستا لە سەرکردنەوەی ژەوەیە کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە دەنگێکی سەرۆکی یەکێتیشمانی کوردستان و لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو بۆ کاتێک کە باز لە مەسەلەی تەزویرەکەن باز لە سوکایەتی کردن بە خانەوادە و بنەماڵی شەهیدەکانی خۆیانەکەن ئەمەش دەرخەری ئەو ڕاستی واقعەن کە یەکێتیشمانی کوردستان هیچ ڕێزێک و هیچ ستایشێکی بۆ شەهیدەکان و بۆ خوێنی شەهیدەکانی خۆیان نییە بڕوان پێ بکە من ئەمەوە بە زۆر بە سەراحەت ئەم شتە بەڕاشکاوانان بابەتە باسکەم ئەوەندەی پارتی دیموکراتی کوردستان ڕێز لە شەهیدەکانی یەکێتیشمانی کوردستان نەگرێ ئەوەندەی یەکێتیشمانی کوردستان ڕێز لە شەهیدەکانی خۆیان ناگرێ یعنی تەنانەت ئێمە سەرکردایەتی ئێمە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کاتێک کە چوینە خزمەتی کاتێک کە کاندید بووین ئامۆژگاری ئەوەی کردین بە ئێمەی وتی ئەگەر ئێوە لەسەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە فلێکسەکانی ئێوەیان و پۆستەرەکانی ئێوەیان دڕان ئێوە لە شوێنی ئەوانە پۆستەرەکانی ئەوان هەڵواستنەوە ئەمە جۆرێکە لە وەفا و جۆرێکە لە مۆراڵەتی سیاسی کە بەداخەوە ئەو هەواڵانە تا لە ئێستادا ئەو مۆراڵەتە سیاسیان لە دەستداوە ئەمەیە حیزبی سیاسی ئەمەیە کە دەبێت خەڵکی کوردستان متمانەی پێبەخشێ ئەوەی کە ئێستادا هەیە من بە قەناعەتەوە قسەیەکەم خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی و دەوروبەر ئەو متمانیان لە یەکێتیشمانی کوردستان وەرگرتەوە و بڕوایەکی تەواویشم بۆیە کە لەم هەڵبژاردنەیە پارتی دیموکراتی کوردستان ڕێژەی دەنگەکانی زیاد دەکات و بەرمەبنایەوەی کە جیاوازیەکێ لە نێوان پارتی و یەکێتیایش ئەوەیە ئەو وەفایە کە بەڕێز باسی کە ڕێزگرتنە لە خوێنی شەهیدان. بەڵێ سپاس دەکەین زانا تۆفیق بەگ کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی میوانی کوردستان 24 بوویت.